لە چەند مانگی ڕابردوو هێزەکانمان لەسەر جەم بنکە و معاونیەت و بەشی مادە هۆشبەرەکان و بازگەکان توانیویانە چەندین مەلەفی مادەی هۆشبەر دەست بەسەردا بگرن کە بەکارهێنەر و بازرگانی پێوەکەر بوون لەوانە کە دراونەتە دادگاکانی دادگای لێکۆڵینەوەی پشدەر و دادگای قەزای ڕانیە دۆسی لێکۆڵینیان بۆ کراوەتەوە. دوێنێ 21/6 لیژنەیەکی هاوبەش لیژنەیەکی باڵا لە سنوورەکە ئامادە بوون بۆ لەناوبردنی بەشێک لەو مادانەی کە دۆسیەکانیان یەکلا کراوەتەوە. ئەو مادانەی کە دوێنێ لە یەکێک لە مەحرەقەکانی شاری قەڵازێ لە نەخۆشخانەی ئەوێ لە ناوبران پێکهاتوون لەم مادانەی کە ئێستا بۆتانی باز دەکەین. بڕی 800,846 دەنگ حەبی جۆراوجۆر لە مادەی هۆشبەر، بڕی 300 کیلۆگرام مادەی مرۆیی کە بڕێکی مادەی هۆشبەریان تێدا بووە کە بریتیە لە 33 جۆری جیاواز، بڕی 1 کیلۆ 796 گرام لە جۆری کریستاڵ، بڕی 1 کیلۆ 351 گرام لە جۆری حەشیش، هەروەها بڕی 1 کیلۆ 990 گرام مادەی سپی گوماناوی هۆشبەر کە پاودەرێکە مادەی هۆشبەریە دروست دەکرێت، هەروەها بڕی 30 سنت مادەی هۆشبەر لە جۆری هێرۆین، هەروەها 1 دەبەی گیراوەی هۆشبەر لە جۆری میپادۆ.